namn är Patricia Ekman. Jag är här idag med min bror och hans familj och med min dotter. Min dotter är här och åker skridskor för första gången. Och vi är här hela familjen bara och njuter av vintern och julstämning. Jag heter Selma Widfeldt och jag brukar komma hit med mina kompisar. Jag tycker det är väldigt kul. Jag brukar inte vara här så jätteofta, men jag försöker komma hit ganska ofta för det är bara några gånger om året, eller det är bara på vintern, så det är inte så ofta jag bryter. تصبح لك لما نوعية كهرباء بغرامة صندلوس تايبة شخوهية أوانا نيزيل أو تايبة شخوهية أوايك بريم مجموعي بريم كل لون كان أوانا كهرباء روسي مانية كهرباء ألماني مانية كهرباء بري خبري بلاتين مانية بلاستيك مانية صندلوس بوليستر مانية فايبر مانية أو نوعي لا لون كان نوعي قزوانه كان يدك قزوانش مانية زنوعي قزوانه كان همون عكا مانية ما فازە سارە و شەی دەکەم سبەیان سعات حەب لە مارە دێنە دەرێ دێنێ بکانە دوکانی دەکەنەوە چێ شایەکە دەین نەخوارێ شایەکەیدا دەن دەست بە ئیشێک دەکەین ئیشەکەمان چییە دا و گرینگە دەست بێکڕینە دەست بێ فرۆشتنە دەست بێ چاکردنەوەی خەرکە نەکاری خۆمانی خەرچیش کە دێن ڕۆژانە لەوەیان چا دەکەن دەست بێ پیشەکە هیوایەتە واتە عاشقە عاشقاتیە ئەگەر عاشقی ئەو شتەی نەبێ ئەو ئیشەشی هەندە ئەو زەبەلاع نییە برێ هەموو ڕوو تێ بکە بەس بە حوکمی ئەوەی کە عاشقی ئەوەینا دەتان ئیشەکەی بکەین ورزی دا آتش تینه چون اوید زیکارات بیم بری بگهد از سرمایه مثلا وکی رشاده وکی باقلی سبت و زیکات چه بند جرجیره تفرا او زیکات برهمی و درک کوید جی و زی برهمی و تخارنجی نگهد از سرمایه آن گرم تأثیری نگهدن برهندی او زیکات تینه چوندن وکی سبت اقراد معدنوسه پرپینه موسم سپینا غیبی گوه و آخر گوه تینه چوندن وقتریاتش یعنی نافخوه یعنی کسش جدروانا کردن تشتن اوید ام خود دست خود شد کن اما از چه سانه خود خلکی ما پتر باوری به هی پتر باوری چکو توفت کردواری نه کی توفا همیا